سڵاوتان لێبێ من لە هەولێرەوە لەگەڵتانم پێم خۆشە ئاگادارتان بکەم و ئەگەر تۆ بە دوای کۆرسێکی باشی زمانی ئینگلیزیدا دەگەڕێت یاخۆت دەتەوێت فێری زمانی ئینگلیزی ببی یاخۆت دەتەوێت گەشە بە زمانی ئینگلیزیەکەت بدەیت ئەوە بەبێ دوودڵی داوات لە یەکەم ئاوات ئەکادیمی هەڵبژێری لەبەرچی من ئەم داوایە لە تۆکەم چونکە لە ئاوات ئەکادیمی تۆ فێری زمانی ئینگلیزی دەبیت بە شێوەیەکی ڕاست و دروست و خێرا لە ماوەیەکی کەمدا هەروەها تەواوی ستافی ئاوات ئەکادیمی بە تایبەت مامۆستاکان لەگەڵ تۆیا دەبن لە کاتێکدا کە تۆ پرسیارت هەبێت لە هەر کاتێک ئەتوانی پرسیاری خۆتیان لێ بکەی ئەوانش وەڵامت ئەدەن و زانیاری زیاترت پێ دەدەن لەسەر ئەو بابەتەی کە لای تۆ ناڕوونە بۆیە بەبێ دوودڵی داوات لە یەکەم ئەم کۆرسە هەڵبژێریت و بڕیاری ئەوە بدەیت کە بەشداری بکەیت لەبەرەوەی وەک دەزانی ئینگلیزی لە سەردەمی ئێستادا بۆتە گرنگترین زمان هەروەها ئینگلیزی زانین ئەتوانی وڵێن دەرگایەکە بۆ بینینی جیهان